لە ئێستادا ئامادەکاریەکرێت بۆ با بڵین کارکردن لە یەکێک لە فستیڤالە میوزیکە گرنگەکان کە جۆرێکی نوێیە یاخود بۆ یەکەم جارە فستیڤالی لەم شێوەیە کە تایبەتە بە پێنجەمین فستیڤالی نێودەوڵەتی بۆ موزیکی تاقیگەری و هونەری دەنگ بەڕێواچێت بێگومان دوو موزیسیانی خۆشەویست لە لای ئێمە ئامادەن کە ئەوانیش زۆر بەڕێز خەبات عەباس و هەردی کوردن کە ڕێخەری فستیڤالەکەن قسە و باسی زیاتر لەسەر فستیڤالەکەکەن بەخێر هاتن سەرچاومان بەخێر بن. خەبات خان لە تۆ دەست پێکەم واتای چییە موزیکی تاقیگەری و هونەری دەنگ پێم وابێ ئەم با بڵین ئەم ڕستەیە کەم جار بەکار هاتووە یان کەم جار بەرگوێمان نەکەوتووە؟ لە ڕاستیە مۆسیقا ئەمە مۆسیقای هونەری هاوچەرخە کە چیتر لە گۆڕانکاریایە چیتر هەموو دەنگەکان کێتە ناوە لە ناو ئەم جۆرە مۆسیقایە یاخود دەنگ زیاتر ڕەبتە بە دەنگەوە و لە پرۆسەسایە دایمێخوا ئەم شێوە میوزیکە و لەگەڵیشە تارمێکی تازەیە بۆ ناو بەتایبەت لە ناو کەلتوری ئێمەیە یاخود شێوەی مۆسیقایەکی تازەیە کە زۆرجار پرسیارەکات ئێمە هەرچەند ئێمە لە هەموو شوێنێکە پرسیارەکەین بەستەنها لە مۆسیقایە پرسیارمان نییە ئەم شێوە موزیکە ڕخنە ئەگرێت لەسەر کۆمەڵێ کێشەکە لە ناو کۆمەلگایە هەیە ئەو شتانەی کە ئێمە چواردە و ڕۆژانە بەری ئەکەوین وەکو دەنگ لەوانەیە بێ ئاگابین لێی لەبەرەوەی ئێمە گوێگری نین ئێمە بیستەرین ئەو شێوە ئەو شێوە دەنگەین لەبەرەوە ئەم فستیڤالە زیاتر هەوڵەیات جەخت بخاتە سەر ئەو دەنگانەی کە نەبیستراون یاخود ئەو دەنگانەی کە باونین لە ناو کۆمەلگای ئێمەیە ئەو شێوە ژەنینانەی کە باونین لە ناو کۆمەلگای ئێمەیە و ئەم شێوە موزیکە بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهانە زۆر تازەیە بەڵام لای ئێمە ئەتوانم بڵێم لە ڕێی ئەم فستیڤالەوە فستیڤالی بۆشایی 21 یەکەم فستیڤالە کە ئەم شێوە موزیکە ئاشنا بکە بەم چوار دەورەی خۆمان ناڵم لە دەرەوەی کوردستان بەڵام لە ناو کوردستانی خۆمانە ئەتوانم بڵم ئەمە زۆر تازەیە لەبەرەوە توانم زیاتر هەردی بیرۆکەی ئەم فستیڤالە لەلایەن هەردیەوەیە کە ئەو ئەتوانێت زیاتر باسی ئەزمونونەکانی ئەم فستیڤالە بکات کە بۆ ماوەی چەند ساڵێکە خەریکێتی و زۆر بە بچووکی دەستی پێکردو ئێستا تۆزێ زیاتر گەشەی کردووە خەڵک زیاتر ئینترستی و ئیشانەیە لەوانەیە خۆی باشتر بزانێت. زۆر باشە کاکردی ئەگەر باسمان لە بیرۆکەی فستیڤالەکە بۆ بکەی و چەند ساڵە خۆت ئامادە ئەەکەی و ئەو بابەتانی کە پێشکەشەکریان نمایشەکرێ لە ناو یەک شتێ پێش هەموو شتێوە زۆر گفتوگۆ بوو لەسەر مەسەلەی زمانەوانی کە تاقیگەیی بێ موزیکی تاقیگەییە یا موزیکی ئەزمونگەریە یا موزیکی ئەزمونگەراییە لەبەرەوەی کە زمانەکەمان هونەرەکە هونەرێکی تازەیە بەنسبەتی ئێمەوە زمانەکەمان گەشەی نەکردووە لەگەڵ یا تاکە وشەی بۆ بدۆزێتەوە ئەمەش خۆی پرسانێکی تر دروستەکە لە ڕووی زمانەوانی کوردیەوە چ وشەیەک بەکاربێنی کە گونجاو بێ بۆ موزیکە تازەیە کە نایبێنی موزیکی تازەکە بە ئینگلیزی پێڵەن ئەکسپەریمنتەڵ میوزیک لەگەڵ هونەری دەنگ لە ڕاستە بیرۆکە گەڕێتەوە بۆ چەندەها ساڵ لەمەوە پێش بەڵام سەرەتاکەی لە 2007 من هاتم کۆمەڵێک مکەبەرە مێنا لە ناو گەڕەکە دامنا لە ناو جادەیە دامنا بۆیە ناوی سپەیسە واتە بۆشایی 21یش بیرۆکەکەی لە ڕاستیە لە بیرۆکەی نەورۆزەوە هاتووە کە ئێمە ژمارە 21 ژمارەیەکی بەڵێ ژمارەیەکە کە لای ئێمە مانای ڕۆژێکی تازەیە ڕۆژێکی نوێیە واتە ئێمە بۆشایی 21 دەتوانین ناوی بنین کە هەموو ساڵەیە هەوڵەیات بیرۆکی تازە لە ڕووی دەنگەوە بێنێتە ناو پرسیاری تازە بێنێتە ناوە لە ڕووی دەنگەوە یەکێک لەو پرسیارانە بۆ نمونە ئێمە هەمومان لە دوای با بڵێن شۆڕشینەوە یەکەوە هەمومان گەورە بووین لەگەڵ دەنگی مۆلیدەکانە بەڵام دەنگی مۆلیدەکان لەگەڵمانەژین بەردەوام کە نۆیزێکی تەواوەتی لەگە ژیانی ئێمە وەکو خەبات ئاماژی پێکرد ئێمە بیستەرین ئێمە گوێی لێ ناگرین مۆلیدەکان زۆر شتی تاریخی ئەم شارەمان پێڵێ ئەو میوزیکەی کە ئێمە دروستەکەین کە ئەمانەیە لەگە خەڵکە دابەشیکەین ئەوەیە کە تەنها بۆ نییە کە کاتێک بەرێتە سەر بەڵکو بۆیە کە ئەو پرسیارانە دروستکە کە پەیوەندی هەیە بە چواردەورەکەی خۆیەوە بۆ نمونە 2019 لە ناو حەمامی موفتیە حەمامەکەمان چۆڵ کرد لە ناو حەمامی موفتیە
عرضمان کرد لە بەخاتریەوەی حەمام یەکێکە لە هەرە ڕایەڵە مێژوویە کوردیەکانە کە دەنگانەوەی تایە ئەگەر بزانی ئێمە زۆر چیرۆکمان هەیە لەسەر حەمام کە باسیەکێکن کە دەنگی ناخۆش بپێڕن لە حەمامە گۆرانی بڵێ واتە دەنگی حەمام دەنگێکی سەحراویە واکە دەنگێکی ناخۆشیش خۆشەکە چیرۆکی ئێمە لەگە حەمامە زۆر گەورەیە لە ڕووی دەنگەوە سپیس 21 ئەوە ئامانجەکەیتی بۆ شای 21 کە بێنێ ئەم پرسیارانە جارێکتر بخاتەوە ناو مۆسیقا زۆر باشە بێگومان ئەم ڕەوتە یاخود ئەم ئەزمونە لە جیهانە تازەیە و بۆ ئێمە هەر زۆر تازەیە چاوەڕێ ئەوەکەن کە بینەری هەبێت یاخود خەڵک بیانەوەی گوێ لەم جۆرە موزیکە بگرن بڵێ بەتەکیید ئەمە تەجروبەمان هەیە لە سەری مانگی حەوت یەکێک لەو بیناڵە گەورانی کە لە تقریبەن ئەوە نزیکی 30 وڵاتە کرا لیستنگ بیناڵی پێڵم بیناڵی جۆگرتن ئێمە لە ناو لەگە خەباتە لەگەڵ لە ناو پاسەکانی سلێمانیا کرمان کە جۆگیری سربەخۆمانە بوو جۆگرێک نەبوو کە بانگێکی بەڵکو جۆگرێک بوو کە هاتە ناو پاسەکەەوە ناو پاسەکە ڕادوی تیا بوو دەنگی تایبەتی بۆ لێیە لێەوە تاقیکردنەوەیەکمان کرد کە بۆی بزانین جۆگری ئێمە ئەو جۆگری کە ئێمە وادایانین کە ئەم نوع مۆسیقانە پێویستی بە جۆگرێکی تایبەتەیە بە زوانیە جۆگر علاقی بۆ نیە کە تێبگا لەم نوعشتانە بەڵکو پەیوەندی بۆیە کە ئەزمونێکی جۆگەتە دروستەکان لەگەڵیان و نوع تایبەتمەندیە دروستەکان علاقی لەگە پاسا گۆڕێ من بەسمان لە پاسە من بەسمان لەوەیە کە پێش 20 ساڵم و پێش پاس هەموو چینەکانی تیا بووە سەبە بۆنەی زۆربوونی سیارەوە پاس ئیمال کراوە بە بۆنی زۆربوونی سیارەوە ژنگە پیس بووە لەبەرەوە ئێمە جارێکتر یینەوە دەنگە خینەوە ناو پاس خەڵک پەیوەندیەکەینەوە لەگە پاسا بۆی پێی بڵین کە ئەم شتەمان ئێمە لە دەست چووە زۆر باشە ئەگەر بینەوە سەر فستیڤالەکە خەباتخان چەند ڕۆژە خایەنێت و بەرهەمەکان چین کە پێشکەشەکرێت لە ڕاستیە فستیڤالەکە ئەمڕۆ دەستی پێ کرد کە سیمپۆزیۆمێکمان هەبوو لەسەر هونەری دەنگ و سیاست کە چۆن بتوانین ئێمە لە ناو خۆمان و لەگەڵ وڵاتانی چواردەورمانە بتوانین بیر و ڕابگۆڕینەوە و هونەرمەندەکان بێن و بچن و لەگەڵیشە پرۆژە دروستکەین بە هەماهەنگی لەگەڵ یەکە و بەیانی لە ناو سەرایە هەمانە بەیانی دووبیانی واتە 19 و 20 مانگ لە ساعات 11 بۆ 3 ساوند ئینستەڵیشنی تایە واتە هونەری دەنگی دانرا لەوانەیە تۆزێ ئەوش پرسیارێکی تری زمانەوانیە کە زۆر قورسە بەڵام لەگەڵیشیە لە دوایەوە لە ساعات 4 بۆ 6 سۆلۆ پەرفۆرمانسمانێ واتە تاکژەنین کۆمەڵەیە هونەرمەندی تایە لە وڵاتانی چواردەورمان لە لوبنان لە ئێران لە مەسڕ لە بەسڕەیە لە بەغا ئەوانە خەڵکمان هەیە خەڵکیشمان هەیە لە ئەوروپاوە هاتووە لەگەڵمانە بێت بەعام ئەمە پرۆگرامی فستیڤالەکەیە زۆر باشە کاکاردی هەموو ئەم پرۆگرامانە یاخود ئەم بەرهەمانە لە سەر شەقامەکان لە شوێنە کراوەکان جێبەجێ ئەکرێ و پێشکەشەکرێ شوێنێکی تایبەتی بەڵێ ساڵی پار رادیۆ فستیڤالمان هەبوو ئەو لەسەر شەقام کرا بەس ئەمەیان پەیوەندیمان کردوێتەوە بە سەراوە لەبەرەوەی بابەتی ئەم ساڵمان علاقی بە گۆشەگیریەوە هەیە واتە دیسانەوە چوونە ناو گۆشەگیری نەک تەنها لە ڕووی کرۆناوە کە ئەمڕۆ هەموو تووشی بووین بەڵکو گۆشەگیری کەلتوری کە ئێمە هەمانە بەڵکو گۆشەگیری و داخراوی مەسلەی سیاست لە ناو وڵاتە کە وای کردووە کە هونەرمەند داخراوتر بێ گۆشەگیری ئیکۆنۆمیەیە ئەمانە هەمووی کاری هەیە لەسەر پەرەپێدانی فکری هونەرمەند و پەرەپێدانی جۆگر ئەم ڕێگرانی کردووە حەزەکەم ئاماژە بەوە بم کە فستیڤالەکە تقریبەنەوە پێنجەم ساڵەتی بەس ئەم ساڵ پەیوەندیەکان با بڵێن بە پارتنەرشی بە هاوکاری لەگەڵ ئیرتیجال فستیڤال لە بەیروتە کرێ لەگەڵ یا بێلفاست لە بەریتانیایە بۆردەلاین لە ئەسینایە و سەپۆرتەکەشی لای بریتیش کانسل و گۆتی ئینستیتیوتەوە کرێ و لێرەش لۆکال کۆلەبڕیشنمان هەیە با بڵێن هاوکاری لە ڕێگەی 5 لاب لە سلێمانی کە ئەمڕۆ سیمپۆزیۆمەکە کرا و چەند هاوکارێکی تری ناوخۆ ئەوەی کە ئێمە زۆر ئاماژەی پێین ئەوەیە کە لە سیمپۆزیۆمەکە باسیەوە کرا چۆن بتوانین پرۆژەیەکی بەردەوامی لە نێوان ئەم فستیڤالانەیە دروستکەین کە لە نایە بەرنامەی پەروەردەیی تیابێ بۆ مناڵ کە تایەتی ئەم ساڵ ئێمە
تاقیگەیەکی رادیۆمان هەیە کە تەلەبی مەکتەب بانگەکەین لەگا ئیشی پێ بکەن واتە ئیشەکەی تەنها ئەوە نییە بەس بژەنین و خەڵک بێجۆمان لێگرێ بەڵکو کاریشەکەین لەسەر داهاتووی جۆگیر یاخود ئەو داهاتووی کە ئەمڕۆ تەمەنی 10 ساڵە دوای 10 ساڵی ترە بە 20 ساڵ چۆن بتوانین ئاگامان لەو جیلەی تر بێ ئەو نەوەی تر بێ کە بە دوای ئێمە هەیە. زۆر باشە هەموو ئەو مەستجانەی کە ئەتانەوەی لە ڕێگەی ئەم فستیڤالە و لە ڕێگەی بەرهەمەکانی ئەم فستیڤالەوە بیگەێنن پێتان وایە کە بە بینەری ئاسایی بگات؟ من حەزەکەم لێرە شتێ بڵم من تۆزێ بینەری ئاسایی لای من پرسیارە چونکە من کێشەم لەگەڵ بینەری ئاساییان یا من کێشەم لەگەڵوانەیە کە زۆر ڕۆشنبیرن لەبەرەوەی زۆر ڕۆشنبیر ڕێگە بەخۆی نایە گوێ بگرێ زۆر جار من لە کاتی مناقەشەیە قسە لەسەرەوەکەم ینی ئێمە هەموو هوەری دەنگمان لە ناو مۆسیقایەکی میلۆدیا گرتوتەوە بەس تەنها میلۆدی مۆسیقا نییە هەموو دەنگێک دەتوانین ئێمە لە ناو کۆنتێکستێکا بیکەین بۆ مۆسیقا لە ناو پرسیارێک ئێمە مۆسیقا دروستکەین لەبەرەوە من تەسەوڕکەم خەڵکی ئاسایی زۆر باشتر گوێ بگرێت لەوەی کە کەسێک کە زۆر خۆی بە ڕۆشنبیر یاخود بە میوزیسیانەدانە چکە موزیسیان میوزیک لای ئێمە تەنها لە بواری میلۆدیە شتی تری ئەو دیوی نییە لەبەرەوە زۆر خەڵکی ئاسایی باشتر گوێگرێت لەبەرەوەی ڕێ بەخۆی ئەیات ڕێ بەخۆی ئەیات زۆر ڕاستە دەستەکانتان خۆش بێ ئەم بابەتە زۆر قسە هەڵەگرێ بە و هیوایین بتوانین لە کاتێکی ترا زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین سپاس بۆ هەردوو بەڕێزان خەبات عەباس و هەردی کوردە موزیسیان سپاس بە خێراتتان.